باشە بە زووترین کات حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل بێت بە هەموو پێکاتەکانیەوە و هەروەها ئەوەلیاتی پێویستە ئەوە بێت کە هاوڵاتیان لەخۆی ئاشکاتەوە لەبەرەوەی هاوڵاتیان تۆراوەندی و خاڵێکی کەش کە پێویستە باس کرێ ئەوەیە کە موچە بە شێویشی جوان ڕێکخرێتەوە کە بە پێی شایستەدارایەکانی هەموو تاکیشی کوردستان بێت. ئەمە ئەو پۆینتانەیە کە پێویستە حکوومەت بیری لێ بکاتەوە. وایە پەلە بکرێت لە پێکهێنانی حکوومەتی نوێ لەبەرەوە دواکەوتنی حکوومەت لە بەرژەوەندی هاوڵاتان نییە، لە بەرژەوەندی حکوومەت نییە و لە بەرژەوەندی هیچ لایەنێک نییە، هیچ لایەنێکی سیاسی نییە. پێویستە هەموو لایەنی سیاسیەکان مرونە بنوێنن بۆی بتوانن حکوومەتێکی گشتگیر و لە بەرژەوەندی خەڵک پێک بێتن بۆ هەرێمی کوردستان. پێمان خۆشە وەکو هاوڵاتیەک حکوومەت بەپەلە دامەزرێت و ئیش خۆی بکات لە بوارەکانی خۆ خزمەت گوزاری خۆی تەقدیم بکات لە بۆ پەروەردە، لە بۆ تەندروستی، لە بۆ بواری کشتتوکال، بواری پیشەسازی. لەبەرەوەی ئەوڕۆ کە بەڕاستی ئێمە پێویستمان پێیە.